لەوانەیە کە ڕووداوێک لە شوێنێکدا ڕوو دەدات لە شوێنێکە ڕووداوەکە دەست پێ بکە و کۆتاییشی پێبێت، بەڵام کەم نین ئەو چیرۆکانی کە لە پاش ڕووداوێک درێژیان دەبێت و چیرۆکەکان بەردەوام دەبن. دیارە ئەم شەو چیرۆکە هەواڵ لەسەر ئەو چیرۆکانە دەوەستێتەوە قسە دەکات کە لە پاش ڕووداوە گەورەکە بوومە لەرزەیەکی گەورە لە باکووری کوردستان و تورکیا و ڕۆژاوی کوردستان و سووریا ڕۆیاندا ئەم شەو لەسەر ئەم بابەتە چیرۆکە هەواڵ چیرۆکەکانی پاش ڕووداوەکە دەگەڕێتەوە. ساڵتان لێبێت و شەوتان باش بێت، بەخێربێن بۆ چیرۆکە هەواڵ. بە سروشتی مرۆڤ سروشتێکی هەیە کە ئەگەر شوێنێک زۆر بلاشۆ دڵگیر بێ و زۆریشی خۆش بێت کە کارەساتێکی تیادا بەسەر دێت ئیدی بە جۆرێک کاریگەری کارەساتەکە وای لێ دەکات کە شوێنەکەشی لە پێش چاو بکەوێت. بۆ نمونە بوومە لەرزەی مەرەش کە ڕوویدا بۆ هۆیەوەی کە ژمارێکی زۆر خەڵک لە شوێن و لە ماڵ و حاڵی خۆیانە هەڵبکەندرێن و یەکێکیش لەوانە کچێکە کە ناوی مەلیسە تەمەنی 21 ساڵە، دوای کە 10 کات ژمێر ماوەتەوە لە ژێر دار و پەردوودا دوای ئەوە ڕزگار کراوە. مەلیس ئێستا لە دۆخێکدایە کە بارودۆخی باشترە و کارەساتەکە دەگێڕێتەوە بە دیار ئەو ماڵی کە بۆ ماوەیەکی زۆر تیا ماوەتەوە قسە دەکات و باسیێواکە کە ئەم ڕووداوی کە بەسەری هاتووە ناخۆشترین ڕووداوی ژیانی بووە و هەرگیزیش لە بیری ناکات. هاوکارانمان بابەتێکیان بۆ ئامادە کردوین و بابەتە دەبینین کە تیایدا مەلیس قسە دەکات. Li Mereşê ji ber du ertejên bihêz gelek avahî rûxiyan û welatî neçarman ku dest ji warên xwe berdin. Melîs jî yek ji wan kesanek ku 10 saetan li gel dayika xwe bin kavilan de maye û bo xwe bi jiyanê ve girê bide berxwe daye. Melîs dibêje ew 10 saetên bin kavilan de kêliyên herî zehmet ên jiyana wê bûn û dê ti carî ew rewş ji bîra wê neçe. Tüm kolonlar, duvarlar çökmeye başladı. دەستی دایکم گرد و ژوورەکەم بەجێ هێشت. دواتر دیوار و ستوونەکان وێران بوون بەسەرمانە. تەنها سرم لە دەرەوە بوو. هەموو جەستەم لە ژێرەوە بوو. دەرگای کەنتۆرەکە کەوتو بۆ سەر سرم. بۆ هۆیەوە توانیم لە ناو دەرگاکەوە هەناسە بدەم. هەروەها بوومە لەرزەی دووەمیش هات بەسەرمانە. دواتر ئۆتۆمۆبیلێک هات و دەنگی بیستین و یارمەتی داین. ئێمە هێنایە دەرەوە و دایکیشم ئێستا لە ژێر چارەسەری پزیشکیدایە. Melîs dibêje êdî ew bi çaveke din li jiyanê dinhêre ku hemû bîranînên wê jî di bin xaniyên rûxiyayî de mane û ew êdî naxwaze li Mereşê bijî. Babamın çocukluğu, tüm ailemin yani yaşadığı tek ev buraydı. منداڵی باوکم و منداڵی منیش لێرە تێپەڕین. ئێمە تەنها ئەم بینایەمان هەبوو. تەمەنم 20 ساڵە هەموو ژیانم لێرە بەسەر بردووە و هەموو یادگاریەکانم لەوێدا. من دەبێت ئەم شوێنە بەجێ پێڵم. هیچ شوێنێکیش نییە بۆ ئەوێ بچم. بەڕاستی نازانم چی بکەم. Piştî ertejê Melîs armancek nû daye pêşa xwe. Êdî ew dixwaze bibe endaziyara avahiyan. Da ku careke din karesatek wisa newe serê malbata wê. Mahir Yüksel, Kurdistan 24, gundê Çîliya, Mereşê. بەڵێ دیارە لە دوایەوەی کە ئەم ڕووداوە ڕوویدا زۆر ئەو لایەنانەی بەشێکی زۆر لەو لایەنانەی کە دانویست کۆمەکی بکەن و هاوکاریەک پێشکەش بکەن لە سەرخەت بوون و هەوڵیان دەدا هەرچێکیان لە دەست دێت بیکەن. یەکێک لەو شوێنانە دەستگای خێرخوازی بارزانی بوو کە هەر لە سەرەتای ڕووداوەکەوە تیمی خۆی ناردە شوێنی ڕووداوەکان هەم لە ڕۆژئاوا و هەم لە باکووری کوردستان و لە تورکیاش. دیارە هەر یەکێک لەوانی کە لەو شوێنانە ئامادەییان هەبوو بە دڵنیایی و چیرۆکی خۆیانیان هەیە ڕووداوی جیاوازیان بینیوە. ئێمە ئەم شەو لە چیرۆکە هەواڵ لەگەڵ ئیبراهیم محەممەد بەرپرس لە دەستگای خێرخوازی دیارە بەڕێزیان بەرپرسی تیمی دابشکردنی خۆراکە لەگەڵ ئەو دەدوێن بۆی کە بزانین ئەوان وەکو تیمی دابشکردنی خۆراک لەو کۆمەکیانی کە پێش شێرکەشیان کردووە چیان کردو. دواتریش لەگەڵ هاوکارم ئیسلامی یوسف قسە دەکەم کە نێردراوی کوردستان 24 دەمەوێت ئەم شەو ڕێگەی ئەوانە هەندێک زانیاری نوێ و هەندێک چیرۆکی جیاوازتر ببیستین. لەگەڵ کاک ئیبراهیم قسە دەکەم. کاک ئیبراهیم محەممەد بەرپرسی تیمی دابشکردنی خۆراکە لە دەستگای خێرخوازی بارزانیەوە لە دیاربەکرەوە لەگەڵمانە. کاک ئیبراهیم سڵاوت لێ بێ، ماندوونە بن و دەستان خۆش بێت. دەمەوێت لە سەرەتاوە باسیەوەم بۆ بکەیت تا ئێستا هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بارزانی کە لەو شوێنەی کە ئێوەی لێن گەیاندوێتی چی بوو؟
بەڵە پێ دەچێت دەنگم نەگاتە لای کاک ئیبراهیم دیارە ئەوان وەکو تیمێک کە دەستنیشان کرابوون بۆی کە هاوکاری خۆراک بگەێنە ئەو لێ قەوماوانە و کەسانی کە ڕزگار بووی پاش ڕووداوی بوومە لەرزەکە بوون لەوێ بن دواتر دەتوانم قسە لەگەڵ کاک ئیبراهیم بکەم. بابەتێکی دیکە هەیە کە هەر لە ماوەی ئەو ڕووداوەدا دەزانین کە کاریگەری بوو مەلەرزەکە زۆر بوو و ڕۆژئاواشی گرتەوە ئەو بوو مەلەرزەی کە لە ڕۆژئاوای کوردستانی شاڕوویدا کۆتایی بەژیانی زۆرێک لە خێزانەکان هێنا بەشێک لەوانە کە سەرجەم ئەندامانی خێزانەکانیان گیانیان لە دەستدا بوو و کەسیان لێ ڕزگار نەبوو. لە هەندێک شوێنیشا زیانەکان زۆر بوون، یعنی زیانەکان گەشتبوونە ئاستێکی زۆر بەتەنها لە ناو گوندێکی وەکو جنێر درێژدا بەتەنها لە یەک خێزانە لە ناو یەک گوندا ببوورە لە ناو یەک گوندا 5 خێزان کە تەواوی ئەندامەکانیان گیانیان لە دەستداوە سەرجەمیان بوونەتە قوربانی یەکێکن لەو چیرۆکانی کە ئەمشەو لە چیرۆکە هەواڵا باسەکرێت. خێزانی محەممەد نمونەیەکێک لەو خێزانانن کە هەموو ئەندامانی خێزانەکەیان گیانیان لە دەستدا بوو 6 کەس بوون لە ڕووداوەکە گیانیان لە دەستیاوە و لە گۆڕستانی گوندەکە لە تەنیشتی یەکتریەوە بە خاکسپێراون داپیری ئەوان سەرجەم ئەندامانی ئەو خێزانەی لە گۆڕستانەکە بە تەنیشتێکەوە بە دەستەکانی خۆی بە خاک سپاردووە. چیرۆکێکە پڕی خەمناکە بیڤەلەرزێ لە وی گوندی هەیە. گوندێک کاخرەیەک و بە دیراتیە 22 کیلۆمەتران دەکەوێتە ڕۆژاوای عەفرینێ. 4 زاری خوابین هەرێکی مۆلەو خەرەبیە هەرێکی زۆری هۆچیە خودێ ئەڵڵا یاردمکە. ئەو ژی خێزانێکە 6 کەسیە و پێک ڤە گیانێ خۆش دەستداینە. ددەما عرد هەژێدا کوڕێوان بزارۆک و خێزانە خۆڤە لە جندرێسێ بوویە و هەمیان ژی گیانێ خۆش دەستدایە. لە هەمبەری vê ڕیدانا جەرگبڕ دایکاوی هیچ ئاخفتنێک ژێ نایە. ڕواگەکە ڕەحمەتی بن لەبەر بن سێ ڕۆژە الجامعە بن خەمکە بسبێ ڕابی چیزاتە بە ئێوارێ هەزا چێبی خدا رحمة خاليكن ربي عالم يجي خجنات بن أجا رازي مخبي بيخنبر جا رازي بي دگەل بابێ وی قەستا گۆڕستانە گوندی دکەین وی بە دەستێن خوا تەرمێ کوڕ و بیکا خوا و 4 نەڤیên xwe li vêrê û li taniştêk veşartîne. Heva kurê min e, heva bîka min e, heva lawkê min e, heva xîska min e, heva xîska min e, heva lawkê me. Her şeş. Evet tirba kêş wana ew çi et bera çima. Heva xîska me ye, xîska lawkê min kurê min e. Heva we mewtî di sepê diye. Heva di salî. Bab, dayîk, bira, xuşkadî û birayê dî jî di dema bivelerza Rojavayê Kurdistanê da di xew dabûn û her şeşa û pêk vere cindirêsê giyanê xwe ji dest dayîne. Ev jî ew avahiyeyê ku Mihemedî û xêzana xwe tê da giyanê xwe ji dest dayê. Ji sercemê 35 kesên ku tê da bûn bi tinê 5 kes rizgar bûyne. Hemû dê ayla xwe kamel rehmetî bûn û 5 aileden hew jî kamel rehmetî bûn û êm jî 2 zarokê min û pîreka min rehmetî bûn. Bîvelerza ku li Rojavayê Kurdistanê û bi taybet li Cindirêsê hatiye pêş bi dehan çîrokên bi vî rengî bi dîvxwe da hêlayîne û ev bajarek wêran kiriye. İslam Yusuf Kurdistan 24 Cindirês. بەڵێ دیارە کوی کە لە راپۆرتەکە شابینیمان چیرۆکەکان کاریگەرن و لە زاری هەر کەسێکەوە کە نزیک بوو بێ لەو ڕووداوە
چیرۆکێکی جیاواز دەبیستی بەدڵنیایەوە. کاک ئیبراهیم ئێستا گوێبیستی منە دەمەوێت لەگەڵ جەنابیان قسە بکەم. کاک ئیبراهیم محەممەد وەکو بەرپرسی تیمی دابەشکردنی خۆراک لە دەستگای خێرخوازی بارزانی لە دیاربەکرەوە لەگەڵمانە. کاک ئیبراهیم سڵاوت لێبێت، ماندوو نەبن. پێشتر پرسیاری ئەوەم کرد کە ئەو هاوکاریانی کە تاوەکو ئێستا وەکو یارمەتی گاندووتانە بەو لێقە و ماوانە بۆ کەسانی کە لە پاش ڕووداوەکە بەجێ ماون چی بوون تا ئێستا؟ کاک ئیبراهیم من گوێبیستی ئێوەم، دەتوانین قسەم بۆ بکەین. بەڵێ گوێم لە تۆیە کاک ئیبراهیم، فەرموو. کاک ئیبراهیم پرسیاری ئەوم کرد. بەڵێ فەرموو. زۆر سوپاس بوو ئەو دەرفەتە هەوادایە، زۆر سوپاس بوو ئەو دەرفەتە هەوادایەمە کو ئەم پشێن کوام پشین چالاکیت حکومت هرما کردستان و گشتی و دستگاه خرخازی بارزانی رون کینه و دیار کین بو عالمه که حکومت کردی و دستگاه خرخازی بارزانی چکیریه و مشکلات بود چه بون او زلزال چه بون ترکیه و ام وقت تیم دستگاه خرخازی بارزانی امتحانی رجادوی یا زلزال رجادوی ارتجینه و دم دست ام هاتین رجادو شنبه ام گشتن سر موقعه و همیشه شل میت کرین وقت واجب و وقت خدمت و وقت که یعنی کوچه سرمالت ام بکن بو ملت خو او جهر ملت من و هر باشە سەرەتا کە گەیشتە شوێنی ڕووداوەکە لە زۆر سەرەتاوە، ینی پێداویستیەکان چۆن بوو بۆ پێی کە ئێوە تیمی دابشکردنی خۆراک بوون، ینی هاوکارەکانتان زۆرتر خۆراک بۆ دەمێ باسێکی سەرەتای ڕووداوەکەم بۆ بکەن کە لەوێ پێویستی خەڵک بە بابەتەکانی خواردن چۆن بوو؟ کم جارا کو تیم مگشت روزی دوشنبه دوای حادثه بو همی 4-5 قسم بون، قسمك هوای الصحي، قسمك هو عفوي تندرسي، قسمك هوای خوراك، قسمك هوای بطانية، قسمك هوای چادر او آواداناني، قسمك هو مهم ترش همو قسمه کو آبون کو عالمه که رزگار بکن بن آوادان بن خرابی دا بن صبا و بنایت خرابی. باشە کاریگەرترین چیرۆک کە ئێوە لە نزیکی ڕووداوەکەەوە بینی بووتان و خۆتان شاید بوون چی بوو کە بە خۆت بڵێ کە هەرگیز لەبیرە ناچێتەوە؟ هیچ چیرۆکێک هەبووە کە لەو دەوروبەری کە ئێوە کارتان تیا کرد ڕوویدا بێت کە هەمیشە لە یادی تۆیا بمێنێتەوە؟ بوبره بو بسیار يعني اصل جگایی که من جگایی که يعني نه موقع حدث عمل دیاربکر بس جماعت ما کو قصاد کردن و جماعت ما کو پیراد گفت بتلفنی قال ما قصاد کردن يعني كراساتك زور يعني بقوة تجار ناي تبيد كردن يعني مأساتك زور قوية بس من بخوت سر موقعنا ومستعمل دیاربکرم دابش کردنی خاردن چکین و توجیهت کن لسر آوان أبيت خانتوان خرابون و أبيت بله. باشە خەڵک ینی بەدەمەوە چوونی چۆن بوو بۆ هاوکاریارین کە بەدەستیان دەگەیشت لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە هەمیش لە ڕێگای خەڵکانی دیکەوە گەر لەوێ بوو بێتن، ینی تێگەیشتنیان و بەدەمەوە چوونیان بۆ هاوکاریەکان چۆن بوو؟ والله تزانی اكو مروف كفتت مشكله كده هاتشي هاركاري بمرد پیشکش کرد مرد پیشوازی کرد بس پیشوازی يا اما فرق وش پیشوازی يا عام يعني اكو كم جارم تشونا سر موقع كم جارم تشونا سر شوينه عالم اللي كوين بون او بون يعني پیشوازی كي زور خيالي بو ماند کرد يعني پیش اوان يعني اكو ام تشون طاطنا پیش ما زور ريزو احترام لما تقرتو
سپاسیا خلک اوان کن کو اگه ما بو هاریکاری پیشکشی واکن اواجی رضا و احترام و تقدیر المقرتی و سپاسیا وات کن خلک دیاربکر و خلک موقع دیجی و گروپ ما 8 جروب بون همي موقع همي بحث كد قلتي اكو امشين الموقع هذا قلق بشواجك زور المذكر سپاسیا خلک کوردستان و ترکی كاين باشە کاک ئیبراهیم زۆربەی ئەوانەی کە ئەگەر بەر ڕووداوەکەش نەکەوت پێتنیان زیانیان بەر نەکەوت بێ بە دڵنیاییەوە زیانێکی دەرونی و هەندێکیان شۆکێک و ترسێکی زۆریان لەسەر دڵ و دەرونیان نیشتە بوو زۆربەی زۆری ئەوانەی کە لە ڕوە تەندروستیەکە قسەیان لەسەر بابەتەکان دەکرد باسییان لەوە کرد کە ئەو پێویستیانەی کە بۆ ئەو کەسانە پێویستن یعنی لە ڕووی خۆراکیەوە بە دیاریکراوی پێویستەکە ورد بێ و ڕێکخراو بێت لە پێشکەشکردنی ئەو هاوکاریانی کە دەستگای خێرخوازی بارزانی پێشکەشیکردن تا چەند ڕەچاوی ئەمە کرا من بداية قلت قالك تيمها هو تيم تندرسي قال ما داو يعني تيمة كتندرسي قال ما داو تيمة كبقوات بو وهادشي بيوستيات تندرسي ما تقديم كرينيا وزور علامك بيوست بو بأوقات يعني مأساة وعلامك أوقات داو يعني محتاجی دکترا بون محتاجی تیم تندرستی بون زور تقدیم کرده با همو شوان و بطانی و خوراک و خارن و همو تش تقدیم کرده بەڵێ کاک ئیبراهیم محەممەد بەرپرس لە دەستگای خێرخوازی بارزانی گەلێک سوپاس کە میوانی ئەم بەشەی چیرۆکە هەواڵ بووی سوپاس بۆ ئەوەی کە بە هەر جۆرێک توانی وتانە هاوکاریەکتان گەیاندۆتە ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاری بووە لە باکووری کوردستان و لە ڕۆژاوای کوردستان. بابەتێکی دیکە هەیە کە هەر تایبەتە بە ڕووداوی بوومەلەرزەکە لە گۆڕستانی یەنیکۆی دیاربەکر 409 کەس لە بوومەلەرزەکەی گیانیان لەدەستداوە لەم گۆڕستانەشا هەر هەمویان پێکەوە بە خاک سپێراون لەم گۆڕستانەدا کە سوکاریان کۆبوونەتەوە و چیرۆکی قوربانیەکانی خۆیان و نەهامەتیەکانیان و یادەوەریەکانی ئازیزەکانیان ئەگەڕنەوە هەر کەسەی بەلای گۆڕی ئازیزێکیەوە دانیشتووە کە دیمەنێکی تەواو تراژیدی دروست کردووە یەکێک خۆشەویستیەکەی بووە یەکێکی تر 6 کەس لە خێزانەکەی لەدەستداوە یعنی هەرێکیان هەڵگیری چیرۆکێکن و هەموو ئەو کەسانەش لە تەنیشتیەکەوە نێژراون بابەتێک دەبین. ذكر وخشي الرحمن بالغيب فبشره بمغفرة وأجر كريم هەرکەس بەلای گۆڕی ئازیزێکیەوە دانیشتووە یەکێک خۆشەویستەکەی لەدەستداوە و یەکێکی تریش 6 کەس لە خێزانەکەی لەدەستداوە و هەمویانی بەتەنیش یەکەوە ناشتووە. ئەمە گۆڕی باوکو و کۆرپەلەیەکی 20 ڕۆژەیە کۆرپەکەیان لەسەر سنگی باوکی و لە ناو گۆڕێکدا پێکەوە ناشتووە. زەتەنڤیا ئەو باوە بەڤەگا بیسرۆکی و باوە خستنە مەزەرکیە خستنە جەم هەردوو بەردوو زەتەن ناو بەلیە وەلا پرسین مەلا گوتی دەبە ئەم ژی باش نزانن ئەم نکارن تشکیجی بێژن گوتی دەبە حەمێزا باو دەبە هەردوو بەردوو خستن جیکی تانین سەر حەمێزا باوی وی زۆتەن بچووک بووە قوابوو هینا بیسرۆکی بووی. خەدیجە لە نێوان دوو گۆڕی ئازیزیدا دانیشتووە یەکێکیان لە کاتی بوومەلەرزەکە گیانی لەدەستداوە و یەکێکی دیکەشیان بە مەبەستی هاوکاری دەچێت و ئەویش گیان لەدەست دەدات. تخص كانت تخص بونا بينا بتشما قلب قريزي كتشن مش كتشما هي جانان مش بو همي خلاص بون بني دامان خلاص بون او شو ادنا بي باشن خلاص بون او تاني شو هذي بطاني بر او خبر جرات الصنبو شون جي ابدي گەنجێکی تەمەن 17 ساڵە بەلای گۆڕی هاوڕێیەکیەوە دانیشتووە ئەو ملپێچەی پێش بوومەلەرزەکە دابووی بە هاوڕێیەکی تری تا سەرمای نەبێت ئێستا هێناویانەتەوە و لە ملی کێلی قەبری هاوڕەکان ئاڵاندووە تا ئەویش سەرمای نەبێت. وەکە برایەکی من بوو ئەv ملپێچ ڕۆژێکێ دەما هەوا سار بوو ددا برادەرێکی دن ji بۆ خۆش سەرمایە بپارێزە پشترە ئانی ji بۆ بدم نوڕڵڵا لێ وێ ڕۆژێ نوڕڵڵا نەهات و دە عەردەهەژێدە جانێ خۆش دەستا ئەو برادەرژی پشتی مەراسیما ڤەشارتنا تەرمێوی ئەو ملپێچ ji بۆ ئانی و گوت
ev emanete û ser kêlawî danî. Sonra arkadaş getirdi dedi, bana hatırası dedi, bu da burada kalsın öyle. ڕوبەڕووبوونەوە لەگەڵ لەدەستدانی کەسێک یان شتێک کە لە ژیانتدا خۆشت دەوێت یەکێکە لە گەورەترین تەحەداکانی ژیان. ئێستا لێرە هەموو دەردەکان یەکێکن، هەمویان بۆ یەکشت دەگرین، هەمویان لە یەک ڕۆژە گیانیان لەدەستاوە، بەڵام سەرەڕای هەموو ئەمانە دیسان ژیان بەردەوامە. ئەفسانە شاه محەممەدی، کوردستان 24 دیاربەکر. بەڵە دیارە ئەو ڕووداوای کە ڕوویدا کاریگەری و گەورەی ڕووداوەکە بە جۆرێک بوو کە یاری کاریگەریەکی بۆ ماوەیەکی زۆر بەجێ دەمێنێت و وەکو هاوکار مەفسانە ژووتی بەدڵنیای ژیان بەردەوامە، بەڵام لە سەرەتای ڕووداوەکەەوە هەتاوەکو ئێستا کەمنین ئەو لایەن و کەسانەی کە ڕۆڵیان هەبوو بە هەریەکی بە ڕۆڵێکی دیاریکراوی خۆی هەڵبەت پێشتر باسمان کرد کە ئەو کەسانە ئەو لایەنانی کە وەکو لایانی هاوکاری مرۆیی لەوێ ئامادەیان هەبووە، تیمەکانی بەرگری شارستانی و تیمی تەندروستی لە زۆرێک لە وڵاتان و لە کوردستانی شەو تیمی تایبەتی نێردرا، وەکو لایانی ڕۆژنامەوانیش کوردستان 24 تیمەکانی خۆی هەم ئەوانی کە لە ڕۆژئاوا و لە باکووری کوردستان دەست بەکار بوون ڕاستپار کە ڕووماڵی تایبەت بە بوومەلەرزەکان هەبێ و هەمیش تیمی دیکە دواتر بۆ هاوکاریکردنی هاوکارانی ترمان لەسەر هێڵ بوون و لەگەڵ ئەواندا هاوکار بوون. دیارە ئیسلامی یوسفێکێک بوو لەو کەسانی کە لە سەرەتای ڕووداوەکەەوە سەرقاڵی ڕووماڵکردن بووە، هەم لە باکوور و هەم لە ڕۆژئاوا و دەمەوێت لەگەڵ ئیسلامە قسە بکەم کە وەکو لایەنی ڕۆژنامەوانی ئەوان بە چاوی خۆیان شایەدێکی بوون و چیان بینیوە. ئیسلامی یوسف پامنێری کوردستان 24 لە ڕۆژئاوا بە دیاریکراوی لە عەفرینەوە لەگەڵ ئێمە. ئیسلام سڵاوت لێ بێماندوو نەبن، سوپاس بۆ ئەو ئەرکێکم چەند ڕۆژە و ماوەیە بە بەردەوامی لە ئەرکدا بوون. دەمەوێت باسی سەرەتای ڕووداوەکەم بۆ بکەی کە ئێوە ڕاستپێران لە سەرەتای ڕووداوەکەەوە ئەوەی کە ئێوە بینیتان چی بوو؟ بله هر سپیده که بوومەلەرزە لە تورکیا و باکوور کوردستان و ڕۆژاوا هاتیە پێش وەکە شاندین کوردستان 24 مەسەردانە باکوور کوردستانê کرد. شار bi şar em gerrayne و heta bi Rojavayê Kurdistanê ji bû cara êkeye ku em têniye û car dî derbasî Bakurê bin dîv pêdiviya karî car dî têne Rojava. Helbet me wekû Kurdistan 24 di reka 10 tîman da Romala rastewxwe hemî bûyerê dikir. Hem li Rojavayê Kurdistanê hem li Bakur û bêjin li Tirkiyeyê jî. Derbareyê ew raporta ku me nîşan dayî wan nihametî û bêjin wan çîrokên pirxem yên ku bi dîv rêdanê de hatîn ew li Cindirêsê ku 80 sadê ji encama bûmelerza ku li wêrê hatiye pêş wêran bûye. Helbet ev tinê mînakeke nimuneyeke lûna yanî dihan çîrokên dîên hawşewe hene. Hene 34 kes jî ji yek xêzan çûyne, 18 kes hene, ev 6 kes bûn hene. We dîsan hin kesên dî ji bi dest me ketibûn 3 kes ew jî me birêya raportekên nişabînerên Kurdistan 24 dabin. Elbette ev hemî ewin yên ku li pişt bûyerê û bi dihan mînakên dîtirî jî hene pêş çavên me ketine. Bûyerek bî yanî bi rastî dema ku em ketine nava Cindirêsê de şinîka karesat berçavê me ketin. باشە کاریگەرترین ئەو ئیسلام ئەو چیرۆکی کە خۆت بە چاوی خۆت لە نزیکەوە ینی هیچ کاتێک ڕوویاوە لە کاتی ڕووماڵکردنتانە یان ئەو کاتانی کە لە شوێنێکە ئامادەیتان هەبوو بێداوای هاوکاریتان لێکرابێ ئەم کەسانێکانیان بۆ ئێوە هێنابیان گوێتان لە دەنگێک بوو بێ ینی شتێکی کاریگەر کە لەو نێوەندەیە لە کاتی ئەرکی خۆتانە بینی بێتە بە چاوی خۆت یان ڕوویدا بێت. Duruj bûn babek digel kiça xwe ya 16 salî bin beravet bin kavilekê vebî. Tîmên ku li Tirkiyeyê firyat nekewtin pêra nedgeştin ku hemî cihar romal bikin bişin tihana xelkê biçin. Tîmên Herêma Kurdistanê ên firya gozariyên Wezareta Navxwe dema mijîlî înadindera wan bîn. Ek ji wan dîmenên karîger pêş çavê min ket mibxwe bab û kiç her du bin wî kavilî ve bin wî avahî ve dîtiniye ku roxayî bû. Bab jî asêma bû, kiç jî asêma bû. Babî gazî tîmên firya gozarî dikir got deviş min berdin, min bihêlin bes kiça min rizgar bikin. We dîsan du roj bûn ku tariyê da wana navçavên êkudû nedîtîn.
داخوازا ڕۆناهیەکێت کرد تنێ ئەسناافچاوێن کچاخوا ببینم ڕاستی ئەڤە دیمەنێ ناخەژیم بین یعنی ئەمت گریاندن زەحمەتی بین هەتامە دەرباسکردن و دیسان دەمە بۆ جارایەکی ئەم هاتنە ناوا جندرێ سێژی باشە ئیسلام دەمەوێت ئەگەر بە کورتی وەڵامی ئەوم بیتەوە دەمەوێت هەواڵی ژیانکردنی ئێستا بزارم ینی لەوێ تۆخی کارە بە ژیان بەگشتی ئێستا چۆنە لەو شوێنێک کە تۆی لیت جندرێ سوێرانە لە عەفرین باشتر بووە هاریکاریên mirovî ji bilî ku saziya xêrxaziya barzanî yekem bi geştê Rojavayê Kurdistanê êdî harîkariyên welatê Siûdiye, Kuwêt, İmarat we dîsan Tirkiya jî geştîn ew hêdî hêdî bazar vedbin û jiyan weke barê xwe caran asayî vedger û xelk jiyana xwe birêv vedbitin lê ewa cindirê se li Rojavayê Kurdistanê bi taybet wêran ew hêşta hemî taxûgerek û kolanên wê girtîn ew hemî jî paşmaweyên bûmelerzên بەڵێ ئیسلامی یوسف پامنێری کوردستان 24 لە ڕۆژاوای کوردستانە بە شوێک ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سپاس و ماندوو نەبن ڕەنگە شوێنێک هەبوو بێت کە ئارامترین شوێن بوو بێت گوندێک بوو بێت شوێنێک بوو بێت کە بۆ ژیانکردن زۆر زۆر خۆش بوو بێ و شوێنێکی ئارام بوو بێت نورداقی نمونەیەکێکە لەو شارۆچکانەی کە ئێستا وێران بووە و سەرجەم باڵەخانەکانی ڕووخاون و زیانیان پێگەیشتووە بە جۆرێک کە زۆرینەی شارۆچکەکە لێک ڕۆژدا خاپور بووە هاوکارمان ئارام بەختیار بابەتێکی بۆ ئامادەکردوین کە باسی ئەو شارۆچکەی کردووە کە چۆن لە یەک ڕۆژدا بۆ شێوازەی لێ هاتووە نورداغ شارۆچکەیەکی ئارام سەر بە پارێزگای دیلۆکی باکووری کوردستان ترس و بوومە لەرزە ئارامیەکەی شێوان بوومە لەرزە هیچ ماڵێکی بەجێ نەهێشت هەندێکیانی بە تەواوی وێران کرد ئاسەواری خۆی بەسەر دیواری ئەوانی دیکەشەوە بەجێ هێشتووە سەلیم بە ناو دار و پەرتووی خانووە وێرانبووەکەیدا دەگەڕێت ئەو خانووەی بە قەرز دروستی کردبوو لەگەڵ تەواوبوونی بڕی قەرزەکەدا بوومە لەرزە ڕووخاندی ماڵەکەم شوقە بوو ڕۆژێک پێش بوومە لەرزەکە قەرزم لەسەر نەما بوومە لەرزەکە هەموو خەونەکانمی کۆتایی پێهێنا ئێستا تەنها هاوکاریمان پێویستە بوومە لەرزە زیاتر لە 11,000 کەسی خەڵکی ئەم شارۆچکەی لەناو برد ژیان لێرە بە تەواوی وەستا پاشماوەی دانیشتوانەکەی پشتیان بە هاوکاریەکان بەستووە دۆخەکە لێرە بە شێوەیەکە کە دەوڵەمەند و هەژار هەمویان لەژێر ئەم خێوەتانە دەمێننەوە چونکە تەنها فریا کەوتن ژیانی خۆیان دەرباز بکەن بۆ ئەوەی نەبنە قوربانی ژێر دار و بەرتووی باڵەخانە ڕووخاوەکان تەنیا خەڵکەکە بێماڵ و لانە نەبوون بەڵکو و ئاژەڵەکانیش لە چاوەڕوانی پاروە هاوکاریەکدا هەڵتر و شکاون عومەر چەند جارێک ئاوارە بووە لە وڵاتی ئاوارەییدا دیسان ئاوارە بووەتەوە یەکەم جار بەهۆی جەنگی سووریاوە لەگەڵ خانەوادەکەی ئاوارە بوون هەر بۆیە ژیانی ژێر خێوەتەکان بۆ خێزان و منداڵەکانی نوێ نییە يعني نحن وضعنا هلا أسوأ من الوقت اللي جينا کاتی ئاوارە بووین دۆخمان خراپ بوو ئێستا دۆخمان خراپترە ماڵەکە بەسەرمانە ڕووخا نازانین چۆن ڕزگای کراین و دۆخمان لەژێر ئەم خێوەتانە زۆر خراپە وطلعنا بقدرة قادر يعني نزلت علينا البناية كلياتها پیرەکانی ئێرە دەڵێن ئەوەی ڕوویدا هاوشێوەی ڕۆژی دوایی بوو چونکە نورداغ لە سەدا هەشتای ڕووخاوە ئەوەشی ماوە بەهۆی زیان بەرکەوتنیان دەبێت بڕووخێنرێت حکوومەتی تورکیا بڕیاری داوە شارۆچکەکە دروست بکاتەوە داهاتوو دەری دەخات کە کەی و چۆن
بنیاد دەنرێتەوە. ئارام بەختیار کوردستان 24 نورداخ. بەتاین لەژێر ڕۆشنایی ئەم چیرۆکانەی کە ئەم شەو لە چیرۆکە هەڵا بینیمان تێبگەین کە هەموو شتێک لە کاتی بێت و لە یەک چرکەدا هەموو شتێک وێران و خاپۆر بێت بۆ هیوان کە هەرگیز چیرۆکی یاوە تراژیدی لە چیرۆکە هەواڵدا نەگەڕێتەوە. ئاسوودە و تەندروست باش بێت.